وخان مەکەی تەرمیڵاڵ مسافری کام شاری عتری زۆڵفێ بۆ لای چێ ئەبەیتەوە بۆ دیاری منیش ڕێبوارم وەک تۆ هەنگاو بە دوومانایە بۆکوێ بڕۆی لەگەڵتم خۆلیای عاشق بوون وایە بۆکوێ بڕۆی لەگەڵتم خۆلیای عاشق بوون وایە ئای من دەناڵێم شەو ڕۆژ لە دووری ئەو چاوکاڵە دەناڵێم پەرێشانێ ژیانم تەنگ و تاڵە نازانم تا چەند ڕاستە بیسومە مەواڵە بیسومە کە ببێمێ دڵخۆشی چەندین ساڵە خۆ من بەبێت تۆ دەمرێم ژیانم هێندە تاڵە وەخان مەکەی تەرمیناڵ مسافیری کام شاری عەتری زۆڵفێ بۆ لای چێ ئەبەیتەوە بۆ دیاری منیش ڕێبوارم وەک تۆ گاو بە ڕوومانایە بۆکوێ بڕۆی لەگەڵتم خۆلیای عاشق بوون وایە ئەو گۆرانیانە بەداوای کاکە ڕەمزەی بە شەشانی کایە دەردوم خەم و خۆشەویستی وانابێ ئەو ناتوانێ وەکو من دڵپاک و بە وەفا بێ بەرامبەر دڵی ڕەقە بێوەفایی چانابێ ڕۆژێک نەبوو بۆ عەشق و ئەوینی من ژیا بێ بۆیە منیش نامەوێ ئەگەر خۆری ئاسا بێ نامەوێ ئەگەر خۆری و فریشتەیەم دنیا بێ وەخان مەکەی تەرمیناڵ مسافیری کام شاری عەتری زۆڵفێ بۆ لای چێ ئەبەیتەوە بە دیاری منیش ڕێبوارم وەک تۆ هەنگاو بە دوومانایە بۆکوێ بڕۆی لەگەڵتم خۆلیای عاشق بوون وایە کاروانم لەسەر خۆیە منزڵم کۆ بە گۆیە ڕۆژونم بە معنادا قەت مەڵێم بەبێ هۆیە دڵمی مەلا مەحدودە خشتەی لێکدان درۆیە هەرچی سەڕی دنیایە وا لە ناو چاوی تۆیە وەکو لوحی بیرکاری لە ناو ژەمارن ئای دەلەنجێ 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 دێ بەڕێوە ئەو شەقامە دەدۆشێ چی جارێ دێ لەوێوە هەر دڵی خات و زینە و منی کوشتوە بە سوێوە ئای ساقی فڕکە پەیمانە شەرانی حەو ساڵە بێ ئەو دەمانە خۆشحاڵم گوێم لە سڕی پیاڵە بێ پێمەی و بێزەر دەبێ ژیانم لێ تاڵە بێ دیوانی کاکە ڕەنجەم ئەم شەو لەی لێنم ئەرەوەی دەلەنجێ 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 دێ لەڕێوە ئەو شەقامە دۆشێ چی جارێ دێ لەوێوە هەر دڵی خات و زینە منی کوشتووە بە سوێوە گوڵێ خۆشمەوێ ئاخۆی ئێستا تۆ لەکوێ گوڵێ خۆشمەوێ ئاخۆی ئێستا تۆ لەکوێ ئەریان شاوەڕوانم کە تۆ بێ ئەیان شاوەڕوانم کە تۆ بێ
بمێنی یاخواتە لە ژینای کە ناخۆشی نەبینی یاخواتۆ تا لە ژینای ناخۆشی نەڵێ هەر ئامێنێ 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 کورتەی خەڵدا نەدارە دەبکوژێ بۆ شاوانە یارم داوای گۆڵ دەکا فەیزە و گەڵا ڕێزانە ناوێرم بچمە جوانی پیری دڵی کەوانە ئابۆ مانگە گەورەی کەوانە وی ڕەمەزانە بۆ کتێبە پیرۆزەی کەوانێوی قورعانە مەبەستم هێنانەتە نەک بڵێیتە فرەدانە نەک بڵێیتە فرەدانە ئای گوڵی دۆڵی ئالانم ژلمە ژلمەی نازانم گوڵی دۆڵی ئالانم ژلمە ژلمەی نازانم نەرمێ دەردت لە ژیانەیە لە بەهانی دەڕەوانەوە عالەمە لەومەی منکە بۆ ماچێت شەوەڕەوانەمە ئەوکی قسمی خۆیەتی کوشتەی دوو چاوی جوانەیە هەلە بەر شەوە جوانەکەی بە شەوە ڕۆستەکرانم دیدە جوانم بۆ لێدا لەلایە ڕەنجە میوانم ئەگەڕەنجە بڕیتانی بۆم بەمسووکی دەزانم خۆشی ئاوڕێ سنوورم دەیڵێم گۆرانیەکانم حەق باڵام بۆ لێرەیە کەشکەش بە چۆ بەندانەیە بڵێ حەمید ئەمەد بۆ حەمید عیمادە ئەم شەو لایەوە میوانم خۆشمە وێ خاڵەکە لێر لەگەڵ خاڵە داستانم دلای ئاری ڕەنجەمە بۆم بەمسووکی دەزانێم الله بۆ شێخەی لەو مەرخەدی بەم ئەمڕۆزای مەشەدی ڕێک و باریک و جوانی هەڵەی بڕنەی وەسەدی چەند ساڵان یاری خۆم بۆیکەی خراپە لە هێندی سەڵ هێندەی باوکی پیاوەم بۆ پێم دەڵێ ئەفەندی ئەحمینە عەمرم مینە شەرمەڵی چاو نەخشینە کڕۆ خۆڵ و دەرمونۆڵ مەڵحەمی سەر برینە ئەژنابێتەوە لە هەر شوێنی دنیابی دڵم پێی دەگرێتەوە عادەی خاڵە ڕەنجەیە ئێمەش برای پێکەوە پێوت لێوی گەشێ منە خاڵت بەدەی ڕەشێ منە گرفتارێ باڵاتم ئەوە حاڵ و بەشێ منە ئەو بەیادی عەبدولمەم سەعید تایبەت خۆشەنی ڕەشماڵێ لەم عەید بۆ پێمیرادە بۆی دەکەم ماڵە و ماڵێ سێ کەس بەگەزی کوردی باسکردە گەردن ئاڵێ بڕۆ دایکە ڕازیکە باوکردی بۆ من هیچ ناڵێ لێودلێ ودلێ ودلێ وڵێ بەشی بەشی منە ئاڵە بەشی بەشی منە گرفتاری باڵاتێ ئەوەش حاڵ و بەشی